26 کردیه لبرانبر هفت تیر ماه 1026 زاینه هفکارا من بفرا و نوری و از صالح دمیجر ام به دمجمیره جوارا پیشکش دکن. لم برنامه‌دا لەگەڵ ئێوە چاوێک بە گرنگترین هەواڵەکانی ڕۆژ لە ئەمریکا و جیهان و کوردستان دەخشێنین لەگەڵمان بن. سەرۆک ترامپ گەیشتە ئەنکەرە بۆ بەشداری لە لووتکەی ناتۆ و لەگەڵ ئەردۆغان کۆبوویەوە. سەرۆکی فرانسای ئیمانوئێل ماکرۆن د سەردانە خۆی شامێدا گوت وڵاتی وی ئامادەیە بەشداری نوئاواکردنا ئابووریە سووریە ببە. كردها بعربها بشبك مينا بتشتغل. مووسڵ دوای داعش دانیشتوانی شارەکە دەڵێن ئاسایش گەڕاوەتەوە بۆ شارەکە. بە دەرەوەی ئەمریکا دەبێنێ. او د درێژیە بەرنامەیەدا وڵاتیان کورد دەبێژن کە دەوێت دەنگی ئەمریکای ji بۆ wan çi ڕۆمال bikin û behsa bêhtir çi mijaran bikin. سەرۆکی ئەمریکای دۆنالد ترامپ ئیرۆ پشتینی ڤرۆ ji بۆ بەشداربوونا di hilcevîna NATOyê de gihîşte Enqerê û ji aliyê serokê Tirkiye Recep Tayyip Erdogan ve hate pêşwazîkirin. Piştî kombûna bi Erdogan re her du serokan konferanseke rojnamevaniya hevveş li darxist û li gelek mijaran de axivîn. Berî ku em biçin Enqerê berferehîn hilcevîna NATOyê jî romal bikin, em niha diçin cem hevkarê me yê Koşkasfî hîwa selam. Dem baş hîwa nûçeyên dawiyên serdana serok Trump بۆ Tirkiye çi ne؟ سڵاو ساڵح بابەتی گەرم و گوڕی واشنگتن چاوەکان ئەمڕۆ لەسەر ئەنقەرن لەسەر ئەو کۆبوونەوەی لووتکەی ناتۆ کە لە ئەنقەرە بەڕێوە دەچێت بە گوێرەی ڕاگەیاندنەکانی کۆشکی سپی دۆناڵد ترامپ ئەمڕۆ ڕۆژێکی سەرقاڵی دەبێت هەر ئێستا لە ئێوارەخوانێک لەگەڵ سەرۆکەکانی ئەندامانی وڵاتانی ناتۆ لە کۆشکی سەرۆکاتی ئەنقەرە بەشدارە هەروەها چەندین کۆبوونەوەی گرنگی دەبێت بۆ گوتوبێژکردن لەسەر پلانی داهاتووی ناتۆ هەروەها پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی ناتۆ و پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ چەند وڵاتێکی دەرەوەی ناتۆ لەوانە ئۆکرانیا و سووریا هەروەها بارودۆخی ئەو جەنگەی کە لە ئێران لە چەند مانگی ڕابردوو ڕوویدا و پەیوەندی و هاوکاریەکانی نێوان ئەمریکا و ناتۆ. بله سپاس هیوا جبو وان آگاهی انته ساڵح بە هەر لەم چوارچێوەیە و بۆ زانیاری زیاتر لەسەر لووتکەی ناتۆ بڕۆینە ئەنکەرە و ئێستاش دەڕۆینە لای هاوکارمان شەپۆلی عەباسی کە بۆ ڕۆماڵکردنی لووتکەی ناتۆ ڕۆیشتوۆتە ئەنکەرە. لووتکەی ناتۆ وەک خۆتە زانی یەکێکە لە با بڵێن هەرە یەکێک لە ڕووداوە گرنگ و پێشاتە سیاسیەکانی دنیا یەکێک لە با بڵێن لە ئەو ڕووداوە گرنگانەی کە لە پەرێوێزی لووتکەکەدا بەڕێوە چووە کۆبوونەوەی نێوان دانۆڵد ترامپ و ڕەجەب تایب ئەردۆغان بووە کە دوای ماوەیەکی کەم لە گەیشتنی سەرۆک ترامپ با بڵێن ئەمە ڕوویداوە و بە ئەنجام گەیشتووە. شەپۆل ئەگەر گوێت لە دەنگی منە ئەو کاتت باش و دەمەوێت بزانم چ تەوەرێک لە دیدارەکەی سەرۆک ترامپ و ڕەجەب تایب ئەردۆغاندا وروژێنراوە و باس کراوە. ئەو کاتتان باش بەهاتنی پرزیدنت ترامپ بۆ ئەمکارە دانیشتنی لووتکەی ناتۆ گەرمایەکی زۆری بەخۆوە گرت کامێراکان و دووربینەکان بەرەو ئەو کۆبوونەوە هاوبەشە ڕۆیشت و پرزیدنت ترامپ لە چەند بوعدی جیاوازدا باسی مژارە گرینگەکانی وەکو شەڕی ئوکراین ئێران و هەروەها پێشکەوتنی ژیری دەستکرد تەکنۆلۆژیا و هاوپەیمانی ناتۆ کرد بەڵام لە گرنگترین مژارەکانی ئەو کۆبوونەوە هاوبەشە باسی ئێران بوو. پرزیدنت ترامپ زۆر بەباشی باسی پرزیدنت ئەردۆغان و تورکیە کرد وەک ئەوانی وەکو دۆستی وەفاداری ئامریکا ناساند و گلەی و گازەندەی خۆی بە نیسبەتی چەند
ممبر و عضوی ناتۆ کرد هەل بۆیە تورکیای وەکو دۆستی خۆی ناوبرد لەبەر ئەوەی کە لە شەڕی ئێراندا تورکیا ڕۆڵێکی وەسەت و باشی هەڵبژاردووە هەتا لە بەرامبەر ئەمریکاش زۆر نەرمتر بوو و هەوڵیدا بۆ پێشخستنی دانووساندن و گفتگۆ بۆ کۆتایی هێنانی ئەو شەڕە و گرژ و ئاڵۆزیە لە ڕۆژهەڵاتی ناویندا با ببیستیم بەشێک لە قسەکانی پرزیدنت ترامپ سەبارەت بەو مژارە. دەزانم زۆر کەس ڕخنیان لە تورکیا هەیە بەڵام ئەوان هاوپەیمانێکی باشن بۆ ئێمە. دەکرا کاتی شەڕەکە تورکیا بەشدار بێت. تورکیا ئێران باش دەناسێت و دەزانێت کێشەکان چین. خەڵک باسی ئیسرائیل دەکەن. تورکیا دەیتوانی بچێتە بەرەی بەرانبەر و داخلی جەنگەکە بێت و سوپایەکی بەهێزیشیان هەیە. بەڵام تورکیا ئەوەی نەکرد. لەوانەیە لەبەر خاتری من ئەوەیان نەکرد بێ. ئەوان خەڵکێکی باشن و دەتوانم بڵێم کە لە پەیوەندیەکانمان زۆر باش بوون و هەوڵیشیاندا جەنگەکەمان لەگەڵ ئێران ڕابگرن. لە ڕاستیدا جەنگیش نەبوو، تەنیا ئۆپراسیۆنێکی سەربازی بوو بۆ داماڵینی ئەتۆم لە ئێران. دڵنیام تورکیاش نایەوێت ئێران دەستی بە چەکی ئەتۆمی ڕابکات. هەروەها لە بەشێکی دیکە لە ناتۆ ئەوڕۆ مارک ڕۆتێ سکرتێری گشتی ناتۆ لە قسەکانی خۆیدا باسی ئەو بودجە و پارەی کرد کە وڵاتانی ناتۆ دابینیان کردووە بۆ پێشخستنی ژیری دەستکردەکانی نیزامی و سیاسی و هەروەها کەرەستەکانی نیزامی لەبەرەوەی کە بتوانن ئەوروپا بەهێز بکەن بەرامبەر بەو خەتەرانەی بە نیسبەتی خاکی ئەوروپا هەیە بۆ نمونە شەڕی رووسیا و ئوکراین. ناتۆ دەی هەویە توانایی و هێزی خۆی زیاتر بکە بەرامبەر بەو وڵاتانەی کە چاویان لەسەر خاکی ئەوروپایە یا لەسەر بەرژەوەندی ئەوروپایە. هەر بۆیە مارک ڕۆتێ زۆر بە ئاشکرایی و بەڕوونی ئاماژەی بەوە کرد کە میلیارد دۆڵارمان پارە بۆ پێشخستنی هەموو بوارەکانی سیاسی نیزامی و بواری دیکە دەرخستووە. هەر بۆیە بە باشترین شێوەش ئەو پارانە خەرج دەکرێن لەبەر ئەوەی کە بتوانین بە ئامانج و سیاسەتەکانمان بگەین. با ببیستین بەشێک لە قسەکانی مارک ڕۆتێ. That are invested in our security, boosting our economies and supporting hundreds of thousands of new jobs. It's money well spent. Today, you will see, and the world will see, industries from North America and Europe working hand in hand, innovating together and developing next generation capabilities. These are capabilities that are really made in NATO. Not by one nation, but several. باشه شپول نظام اگر تو مارک ڕۆتێ هەروەها لە فرمو بەڵێ بەردەوام بکە. سەلا دەبیستم دەنگت. متخواست از بپرسم ببێژم لە مارک ڕۆتێ سەلا لە بەشێکی دیکە خوياي هفنا كنا متخصص ببرسم ببيجم جالية تركيا وسروكي تركيا رجب طيب أردوغان جي بحث في مجاري كريه كدبي عندام الناتو بشي خوا أو يعني دنافا ناتو ده ليشونين خوا بأوايك درس بدن أف اللي ويدري شوا دنگ بدا. مەسەلەی سووریا زۆر گرنگ بوو سەلا لە کۆبوونەوەی هاوبەشی پرزیدنت ترامپ و سەرۆکۆماری تورکیا باسی سووریا کرا. پرزیدنت ترامپی زۆر بەباشی وەسفی سووریای کرد بە وەسفی ئەحمەد الشەری کرد کوتی زۆر بەتوانایە زۆر بەهێزە توانیوێتی وڵاتەکە بپارێزیە. ڕۆژنامەوانەکانی پرسیاریان کرد لە هەردووکیان بە نیسبەتی سووریا و داهاتووی سووریایان زۆر گەشت دەبینی هەم ڕەجەب تەیەب ئەردۆغان هەم سەرۆک ترامپ داهاتووی سووریا بە ڕێبەرایەتی ئەحمەد الشەر بەباشی دەزانن لەبەرەوەی کە توانیوێتی وڵاتەکە یەک پارچە ڕابگرێ و بتوانیە ئەو بربەستانەی لەسەر ڕێگای هاتوون بەباشی تێپەڕی بکە و تا ئێستا بەباشی تێپەڕی کردو ئەو ڕێبەرایەتی سووریا. سەلا بەێ سپاس شەپۆل هەرچەندی پرسیارەمە دەربارەی ترکی ببوو لە سپاس بەرسەوای بەشی سووریشدا شۆ مەپلان کرد بوو کامۆی پرسەیشتە بکەن سپاس بۆ وانزانیێرین تەداییمە. زۆر سپاس.
وزیر دروی امریکا مارکو روبیو به سروک امریکا دونالد ترامپ را لترکیه و بریاره لکلکا هلجوینا ناتوی هن هفدیتنام بکه جبو زانیارین بهتر نها پامنر دنگ امریکای لوزارت دروا سوران خاطری بمرایه دیاره حتی که سوران حاضر دبه بفراو دزانن که نتنی سروک امریکا و هلجوینیه مارکو روبیو وکما گوتو و شاندکی کنگرس جی بشتاری و هلجوینیه دبه هر حال ام چاورین حتی که هفکاری ما سوران خاطریج وزارت دروا سوران اگر دنگ منتیتا ده اوا پلانا وزیر دروی مارکو روبیا لکلکا هلجوینا ناتوی دا چه هفدیتن هاتنا پلان کرن؟ بەڵێ ساڵح هەروە کە دەزانی مارکۆ ڕۆبیۆ بۆ کۆبوونەوەکانی لە پەراوێزی ناتۆ دیداری ناتۆدا ڕۆشتووە بۆ ئەنکارا پایتەختی تورکیا ئەمڕۆ لە پەراوێزی ئەم کۆبوونەوەی ناتۆدا لەگەڵ وەزیرانی دەرەوەی ژاپۆن و هەروە کۆریای باشوور دیداری کرد. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاگەاندراوێکی لەسەر ئەم بابەتە بەڵاو کردوێتەوە دەڵێت لە ئەم دیدارەدا ئەمریکا ژاپۆن و هەروەها کۆریای باشوور یاداشتێکی هاوکاریان لە نێوان یەکترا ئیمزا کردووە بۆ ئەوەی کە لەمە بەدووە ڕیاکتۆری بوچکوی ئەتۆمی بەکاربێنن بۆ بەرهەمهێنانی کارەبا لە وڵاتانی دیکە بەتایبەت لە ناوچەی هند و ئۆقیانوسیەدا. بە گوتەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەم ڕێکەوتنە ئامانجەکەی ئەوەیە کە ئاسایشی وزە بەهێز بکە و تەکنۆلۆژیای ئەتۆمی مەدەنی گەشە پێ بدات و هەروەها هاوکاری نێوان پێشەسازی ئەتۆمیەکانی نێوان ئەمریکا و ژاپۆن و کۆریای باشووریش وە پێش بخات. وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەر لەسەر ئەم یاداشتی لێکتێکگەیشتنە دەڵێتەوە ئەمریکا 10 میلیۆن دلار پاڵپشتی تەکنیکی وڵاتانی ئەو ناوچەی هند و ئۆقیانوسیە دەکات بۆ ئەوەی کە وزەی خۆیان لە بواری ئەتۆمیدا گەشە پێ بدەن. چەند کۆمپانیای گەورەی هەر سێ وڵاتەکە یعنی ئەمریکا، ژاپۆن و کۆریای باشووریش ڕێککەوتون لەسەر ئەوەی کە ئەم ڕیاکتۆرە بوچک و ئەتۆمیانە لە وڵاتانی ئۆروپایش بەکاربێنن بۆ ئەوەی کە کارەبا بەرهەم بهێنێت. ئەمە بەرپرسانی ئەم وڵاتانە دەڵێن کە ئەم کارە ئاسایشی وزە لە ئەوروپا زیاد دەکات و هەروەها دەبێتە هۆکاری گەشەپێدانی تەکنۆلۆژیا نوێیەکانی ئەتۆم لەسەر ئاستی دنیادا. وەزیری دەرەوەی ئەمریکا هەروەها لە پەراوێزی کۆبوونەوەکەی ناتۆدا لە کۆبوونەوەی وەزیرانی کاروباری دەرەوەی ناتۆوە لەگەڵ دەستپێشخەری هاوکاری ئەستانبولیش کۆبووەوە. دەستپێشخەری هاوکاری ئەستانبول لە ساڵی 2004ەوە هەیە. ئەم دەستپێشخەریە ئامانجی گەشەپێدانی پەیوەندیەکانی نێوان ناتۆ و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاستە لە ڕێگەی گفتوگۆ و لە ڕێگەی مەشق و مەشقی هێزەکانەوە لە ڕێگەی هاوکاری سەربازیەوە، بەڵام بێ ئەوەی ڕێگە خۆش بکات بۆ ئەو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست کە ببن بە ئەندامی ناتۆ. وەزیری دەرەوەی ئەمریکا هەروەها بڕیارە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی کاروباری دەرەوەی ناتۆ و ئوکراینیاش کۆ ببێتەوە. ئەم دیدارە لە کاتێکدایە کە شەڕی ئوکراینیا و شەڕی رووسیا دژ بە ئوکراینیا یەک لە بابەتە سەرەکیەکانی کۆبوونەوەی ئەمساڵی ناتۆ لە تورکیادایە. ئەندامانی ناتۆ دەیانەوێت بۆ ساڵی 2026 و هەروە ساڵی 2027 بڕی 70 میلیار یۆرۆ یارمەتی بۆ ئوکراینیا دابین بکەن. ئەمریکا پێ وایە کە باڵانسی شەڕ بارودۆخ و باڵانسی شەڕ تا ڕادەیە گۆڕاوە و رووسیا گوشارێکی زۆری ئابووری لەسەرەوەی یارمەتی ئوکراینیا دەتوانێت ڕێگە خۆشکەر بێت بۆ گفتوگۆی نێوان دێوڵات و ئەو دوو وڵاتە و لە کۆتاییشتا کۆتایی هێنان بە شەڕی رووسیا و ئوکراین. بله ji وزارت دەرەوەی ئەمریکا سۆران خاطری سپاس بۆ van ئاگاهیەتە. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرنێن جیاواز لە دۆ ڕوودانە.
ناوەندەکانی ڕۆژوو ڕاوبۆچوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. هەر سەبارەت بە ناتۆ کۆمەڵێک لە ئەندامانی کۆنگرسی ئەمریکاش بەشداری ئەو لوتکەیان کردووە و ئیستەژ لە ئەنکەرەن. شاندەکە ئەمڕۆ لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا کانفیدان کۆبوونەتەوە و چاوەڕوانیش دەکرێت لە ماوەی مانەوەیاندا لەگەڵ ڕێبەران و بەرپرسانی ناتۆش دیدار بکەن. سەرۆک ترامپ ڕایگەیاندووە هەندێک لەو سزانە کە بەسەر تورکیا سەپێنراون لایان دەبات و سەبارەت بە ئەگەری گەڕاندنەوەی تورکیا بۆ بەرنامەی فڕۆکەی جەنگی F-35ش ترامپ ئەمڕۆ ڕایگەیاندووە لە ئەنکەرە کە کاتێک دێتە سەرپرسی فڕۆکە و چاکردنەوەی بزوێنەری فڕۆکەکان لەسەر ئەمانە دەبێ یارمەتیان بدەین. ئەمە قسەی سەرۆک ترامپە. بەڵام ئەم قسانە لە کاتێکایە کە تورکیا با بڵێن ڕەنگە مەبەستمۆیە ڕەنگە کۆنگرس لەگەڵ ئەم قسانەدا نەبێت و بۆچوونی تری جیاوازی هەبێ سەبارەت بە مان و بوونی تورکیا لە بەرنامەی فڕۆکەی F-35. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتانە دەچینە لای مەریوان حەمە پایامنەری دەنگی ئەمریکا لە کۆنگرس. مەریوان پێش هەموو شتێک هەروەک باسمان کرد کۆمەڵی ئەندامانی سینات کە نوێنەرایەتی هەردوو پارتی دموکرات و کۆماریەکانیشی تایە لە ئەنکەرن. پێش هەموو شتێک دەمەوێت بزانم ئەم ئەندامانە ئەم شاندە ئەرکەکەیان چییە لەوێ؟ بەڵێ ژمارەیەک ئەندامانی کۆنگرێس لەوێن بە جیاجا، بەڵام ئەم شاندە 5 کەسن کە لە یەک گروپان لە هەردوو پارتی دیموکرات و کۆمارین ئەمڕۆ گەشتن ئەنقەرە لەگەڵ هاکافیدان وەک باسان کرد کۆبوونەتەوە و نێوەرۆکی و کۆبوونەوەی ڕانەگەیاندەوە، بەڵام چاوەڕوان دەکرێت لە ماوەی ماوەنەوەیاندا لەگەڵ ڕێبەرانی ناتۆش گفتوگۆ بکەن. ئامانجی سەردانەکەیان وەکو بڵاویان کردەوە دووپاتکردنەوەی پشگیری و پابندی کۆنگرێسی ئەمریکای بۆ هاوپەیمانێتی ناتۆ و هەروەها دەیانەوێت لە نزیکەوە ئاگاداری بەرەوپێشچوونی ئەندامانی ناتۆ بن بە تایبەتی لە بواری خەرجی بەرگریدا. کەمێک لەمە پێش ئەندامێکی شاندەکە سیناتۆر کریس کۆنس لە لێدوانێکی داوتی لە 2 ساڵی ڕابردووە ئەندامانی ناتۆ لە ئەوروپا و کەنەدا زیاتر لە 250 میلیارد دلار خەرجی بەرگریان زیاتر کردووە و هەروەها ئەو وتی سەرۆک ترامپ شایستەی هەندێک پێزانینە لەبەرەوەی ئەو هاوپەیمانەکانی ناتۆی هەنداوە بۆ زیادکردنی خەرجەکانی بەرگری. بۆ تورکیا بە تایبەتی لوتکەکە زۆر گرنگە چونکە هەلێکە بۆ گفتوگۆ لەگەڵ ئیدارەی سەرۆکی ئەمریکا لەبارەی گفتوگۆکانیان لەبارەی سیستەمی ڕاداری S-400 و رووسی و هەروەها گەڕانەوەی تورکیا بۆ ناو بەرنامەی فڕۆکەی جەنگی F-35 کە تورکیا ماوەیەکی زۆرە هەوڵی بۆ دەدات. بله مریوان یعنی سروک ترامپ گفت که امریکا ده جزاین که لگوری یاسای روبروبونا دشمنین امریکای لسر ترکیه هاتن سپاندن راکه و دبیجه اوی فروکن F-35 بفروشه ترکیه. هل واسه اندام کنگرس لسر وی مجاری چیه؟ بەڵێ لە سزاکان ئەو سزایانە بەسەر تورکیا سەپێنران بەسەر هەندێک دامەزراوی تورکیا سەپێنران کە بە یاسایەک ناسراوە بە ناوی یاسای کاتسا هەندێک دامەزراوی تورکیا بوو پاژەوەی کە تورکیا سیستەمی ڕاداری S-400 رووسی کڕی. لە ناو کۆنگرێستا بەگشتی گومان و نیگەرانی هەیە سەبارەت بە هێنانەوەی تورکیا بۆ ناو بەرنامەی فڕۆکەی F-35 واتە فرۆشتنی ئەم فڕۆکانە بە تورکیا. لە چەند مانگی ڕابردوودا زۆر لە ئەندامان بە شێوەیەکی بەیاننامەی هاوبەش یان نامەی هاوبەش لە هەردوو پارتەکەەوە هۆشیاریان داوە کە نابێت تورکیا بگەڕێنرێتەوە نا ئەو بەرنامەیە هەتا بە تەواوی دەستبەرداری سیستەمی ڕاداری S-400 رووسی نەبێت. چونکە تورکیا لە بنەڕەدا لە ڕاستیا بەشدار بوو لە بەرنامەی F-35 بەڵام لە ساڵی 2019دا سەرۆک ترامپ تورکیای دوورخستەوە پاژەوەی تورکیا سیستەمی بەرگری موشکی S-400 رووسی کڕی.
بە زۆری ئەندامانی کۆنگرێس ترکیان لەوەیە کە رووسیا لە ڕێی ئەم سیستەمەوە سیستەمی ڕاداری S400 بتوانێت زانیاری هەستیار لەسەر چۆنێتی دروستکردن یا تەکنەلۆژیای فڕۆکەی F-36 دەستکەوێ. ئەمڕۆژ پاش لێدوانەکەی سەرۆک ترامپ سیناتۆر جۆن کۆرنی نیگەرانی خۆی لەو بارەیەوە دەربڕی و هەروە ئەو ئاماژی بەوە کرد کە کۆنگرێس یاسای هەیە ڕێگە نادا تورکیا بگەڕێتەوە ناو بەرنامەی F-35. بۆیە هەرچەندە سەرۆک ترامپ وا دیارە دەیەوێت ڕایگەاندووە دەیەوێت پەیوەندەکان لەگەڵ تورکیا باشتر بکات، بەڵام زۆر لە یاسادانەران لە ئەندامانی کۆنگرێس دەیانەوێت پێش ئەوەی هەر هەنگاوێک بندرێت تورکیا مەرجەکانی کۆنگرێس جێبەجێ بکات. باشە مەریوان، بەو پێی کە خۆشت ئاماژەت پێکرد لە هەواڵەکەیە دەڵێ کە کۆنگرێس نیگەرانە، بەڵام سەرۆک ترامپیش دەیەوێت ئەمە بکات. لە ڕووی یاساییەوە سەرۆک ترامپ چەندە ڕێگە پێدراوەوە، چەند دەتوانێت و توانای هەیە کە بە بێ گوێدانە بە کۆنگرێس تورکیا جارێکی تر بگەڕێنێتەوە بۆ بەرنامەی F-35. بەڵێ سەرۆکی ئەمریکا دەتوانێت ڕێنمایی دامەزراوەکانی حکوومەت بکات بۆ پێتاچوونەوە بە سزاکاندا و هەنێ لەو سزایانەش هەڵبگرێت لەبەرەوە دەسەڵاتی بەرچاوی هەیە و دەتوانێت ئێستا کە دەست پێ بکاتەوە پرۆسەی گفتوگۆکردن لەگەڵ تورکیا دەست پێ بکاتەوە سەبارەت بەوەی کە چۆن بێتەوە ناو بەرنامەی فڕۆکەی F-35 و بەڵام فرۆشتنی فڕۆکەکە تۆزێ ئاڵۆسترە، چونکە کۆنگرێس یاسایەکی تایبەتی لەم بارەوە دەرکردووە. بۆیە هەر هەوڵێک بۆ فرۆشتنی فڕۆکەی F-35 بە تورکیا دەبێت کۆنگرێس پێداچوونەوەی بۆ بکات. وەکوتم سەرۆک ترامپ دەوانێت پرۆسەکە دەست پێ بکات، بەڵام کۆنگرێس ڕێگای یاسایی لەبەردەستە بۆ دواخستن یا ڕێگریکردن لەم پرۆسەیە. بۆیە گەڕانەوەی تورکیا بۆ بەرنامەی F-35 و فرۆشتنی بە تورکیا فرۆشتنی و فڕۆکانە سەرۆک ترامپ پێویستی یان بە پشتگیری ئەندامانی کۆنگرێسەیە یان بەلایانی کەمە بێ ئەندامانی کۆنگرێس ناڕازی نەبن لەو بارەیەوە. بله افکار ما مریوان همه کنگرس سپاس بوان آگاهینده. هر لانقره پایتخت کو میوانداریا هلجوینا ناتوی دکه پیوان اولهی تند و برفره هاتنه سپاندن و گل کولان لسرانسری باجر هاتنه گرتن. اف پیوان ده بشکی خدا بونه صدما رخنه پارتین اپوزیسیونی و هن روزنامه وانانجی. راپورتا پیامنر ایوب دمیر آگاهین بهتر هنه. Civîna NATOyê li Enqerê dest pê kir. Hemû kolan û taxên Enqerê bi bîlbordên NATOyê hatin xemilandin. Ji balêfirgeha Esenboğayê heta kuliya Serokkomariyê her der hatin paqijkirin û bi pankartên NATOyê hatin nexşandin. Li Enqerê tiştekî din ku balkişan jî berfirehiya bergiriyan bû. Gelek kolan û seqemên Enqerê hatin girtin. Ji ber ku çalakî neyên kirin jî li her derî bergiriyên ewlekariyê hatin girtin û gelek kesên siyasî, nûnerên sendîkayên û rojnamevan berî civînê hatin binçavkirin. Serokê Sendikaya Rojnamevaniyê ya Dîskê Turgut Dedeoğlu ev helwesta hikûmeta Tirkiye ji dengê Amerîkayê re şîrove kir. Bir taraftan suçu işte NATO'ya yüklerlerken ev astengiyên ku tên kirin ji hêla NATOya ve nabin. Hikûmet bi xwe dike. Lê ev wisa nişan didin ku vana li kuyê NATO dike. Ev qaskes hatin binçav kirin. Di nav wanan de rojnamevan jî hene. Disa em dizanin ku ji ber civîna NATOyê li pêşiya xebatên rojnamevan jî astengî tên derxistin û gelek rojnamevan jî nehatin akredite kirin. Partiyên opozisyonê di warê bergiriyan da hikûmetê rexne dikin. Binçavkirina welatî û rojnamevanan jî napejirinin. Dihêladin da jî rojnamevanên ku nehatin akreditekirin jî ew nikarin derkevin kolana û karê xwe bikin. Rojnamevan Cesim İlhan ji dengê Amerîkayê re ragihand ku rojnamevan ti pirsgirêka ewlehiyê nînin ew dengê gelin û gerek ji wan re rêwere vekirin. Yani rojnamevan ji bo civîna NATOyê çima bibin sedemê ewlehiyê bersiva vê bersêtine. Min xwe jî mehek berê serî ji bo akrediteyê serî lê da qe bersiv nedane min. Ji bo yê rojnamevan ji bo civînê navin sedemê ewlehiyê nehiştin ku rojnamevan û medyayên muarîf ê serbixwe divê civîna NATOyê de xwe bigînin rayedarên cîhanê
li gor daxuyanên serokatiya ragihandina Serokkomariyê ev bergiriyên ku li Enqerê hatine girtin wê di derengên şeva 8 Tîrmehê de dawî lê werin. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرنێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. لوچەیەن واشنتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە. لە کۆبوونەوەی لووتکەی ناتۆ لە ئەنکەرە چەندین بابەتی گرنگی ئەمنی لە هەڕەشە جیهانیەکانەوە تا بەهێزکردنی توانای بەرگری ئەندامانی هاوپەیمانیەکە و ئێران لە ناوەندی گفتوگۆکاندان. بۆ پێداچوونەوە بە گرنگترین ئەو بابەت و تەوەرانەی کە لە کۆبوونەوەکەدا باز دەکرێن، هاوکارم ئارش ساڵح لە ستودیۆ لەگەڵمان دەبێ. ئارش، گرنگترین بابەتەکان چین کە لەم کۆبوونەوەیەدا بە دوواداچوونی بۆ دەکرێت ئەکرێ چاوێکی پیابخشێنی بۆمان و باسی بکەیت ئەو تەوەرەمان بۆ بکەیت؟ زۆر سپاس بەفراو. لە ڕاستیدا گرنگترین بابەتەکان دەتوانین بدابەشیانکەین بەسەر چوار خاڵدا. چوار خاڵی سەرەکی بوونیان هەیە لەوێکە باسی لێوە دەکرێت. یەکەم بابەت کە بە باوەڕی ئێمە دەتوانێت گرنگترین ڕۆڵی هەبێت لەو شوێنەدا ئەوەیە کە ئێران وە تەنگەی هورموز باڵدەکشێنێ بەسەر بابەتە گرنگەکانی سەر ناتۆ. بەشێکی تر لە گرنگی ئەو باسانە دەگرێتەوە بۆ زیادکردنی بودجەی بەرگری پشتگیری لە ئوکراین و مادەی پێنجەم هەروەها دوو بابەتی تری گرنگ لەو شوێنن. پێگەی دۆخی ئێران و تەنگەی هورموز لە ئەجەندای کۆبوونەوەکەدا بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. وەزیرانی دەرەوەی ناتۆ لەگەڵ هاوبەشانی کەندا و وەک بەحرین و کوێیت و قەتەر و ئەمارات کۆ دەبنەوە بۆ گفتوگۆ لەسەر پاراستنی یاسایشی دەریایی و ئازادی هاتوچۆی کەشتی بازرگانیەکان لە ناوچەی هورموز. هەروەها فەڕەنسە و بەریتانیا لەسر دامەزراندنی هێزێکی هاوبەشی دەریایی بۆ پاراستنی ڕێگاکانی بازرگانی گفتوگۆ دەکەن. بابەتی تر کە لێرەدا زۆرجەی گرنگیاوەیەکە بابەتی بودجەی ناتۆیە. ڕێبەرانی ناتۆ باس لە زیادکردنی خەرجیەکانی بەرگری دەکەن. ئەندامان هەن دەدرێن پلانی ڕوون پێشکەش بکەن بۆ گەیشتن بە ئامانجی نوێی ناتۆ کە بریتیە لە تەرخانکردنی 5% بەرهەمی ناوخۆی وڵات بۆ بەرگری. لێرە پێویستە ئەوە ڕوون بکەینەوە بەفراوکە ئەمە بەو واتای نییە کە ئەوان 5% بەرهەمی خۆیان بۆ ناتۆ تەرخان دەکەن، بەڵکو مەبەستەوەیە بەشی بەرگری لە ناو بودجەی خۆیاندا زیاد دەکەن، واتە خۆیان بەهێزتر دەکەن. هەروەها بۆ پەرەپێدانی توانای پیشەسازی سەربازی و ئاسانکردنی گواستنەوەی هێز و کەلوپەلی سەربازی لە ناو ئەوروپا. بابەتی گرنگی دیکە لە ڕیزبەندی ئەجەندایم دانیشتنەدا هەروەها ئۆکراینە چاڕوان دەکرێت ڕێبەران دووبارە پشتگیری سەربازی سیاسی بۆ کێفتوپات بکەنەوە لە کاتێکدا رووسیا هێشتا بە هێرشە موشکی و درۆنیەکانی بەردەوامە و تەنها پێش دەستپێکی کۆبنەوەکەش چەند هێرشێکی خوێناوی ئەنجامداوە. چاڕوان دەکرێت رووسیا وەک گەورەترین هەڕەشەی درێژخان بۆ ئاسایشی ناوچەی یۆرۆ ئەتلانتیک پێناسە بکرێت. لەم کۆبوونەوەی لووتکەیەدا هەروەها ناتۆ دووبارە پابندی خۆی بە مادەی 5 بەیان نامەکە ڕادەگەێنێت. ئەو مادەیە دەڵێت هێرش بۆ سەر ئەندامێک بە هێرش بۆ سەر هەموو ئەندامان دادەنرێت. هەروەها بانگەشەی نوێکردنەوەی هێزە هاوبەشە سەربازیەکان دەکرێت و جەخت لەسەر بەهێزکردنی ئاسایشی سایبری دەکرێت و بابەتی دڵنیابوون لە ئاسایشی دابینکردنی وزا باسی لێوە دەکرێت. هەروەها لەسەر چۆنیەتی هاوەهەنگیکردنی وەڵامەکان بۆ ئەو هەڕەشانەی کە سەر هەڵدەدەن مشت و مڕ دەکرێت. باشارش زۆر سپاس بۆ ئامادەبوون و بۆ ئەو زانیاریانە. زۆر سپاس. بەڵێ ساڵح وەک
سروک فرانسای ایمانوئل ماکرون ایرو به سردان که شام پایتخت سوریه بود چارچوبه و سردان خدا راگهاند که او فرانسا آماده که د آبوریا سوریه دا بشدار به و پشتگیری دوی درباره دا بکه. ماکرون د کنفرانس که روزنامه‌وانی هفوشته به سروک سوری احمد الشرع را گفت ام دخوازن لسر نو آواکرنا سکتور بانکی خبات خواه بدومینن. سروک فرانسی دو پوسته که در سر پلاتفورم اکسه گفت تشتک نکاره خواسته که جنو میرین سوریه یا جبو جیانا لسوریه که به تمامی سرور اولا پر آلی یکگرتی آستنگ بکه. وی گفت من ایرو سوریه به همو پررنگیا وی دیت من رومت ویرکی و بریارداری دیت. تزانین که ایرو ده دما سردان ماکرون دا دو بمبه لنزیکی اوتلا که وی لی جوین دکرو رونشتی بو تقیان. اوفیسا ماکرون گفت که وی دنگ تقینان نبهیست. رایدارین سوریه گفت که 18 کس ده تقینان دا بریندار بون. تقین لدورک قربالغا نوبرا وزارت گشتیاری سوریه موزخانه نشتمانی لهمبری اوتلا فورسیزن قومی. بەڵێ ساڵە هەل لە چوارچێوەی ئەم گەشتەشدا وەک دەزانێ ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەرەنسا و ئەحمەد شەر سەرۆکی کاتی سووریا چەندین ڕێکەوتن و یاداشنامەی لە یەکتێگەیشتنیان سەبارەت بە هاوکاریەکان واژۆ کردووە. ماکرۆن ڕایگەیان فەرەنسا ئامادەیە هاوکاری بنیاتنانەوەی ئابووری و کەرتی بانکی سووریا بکە. هەروەها فەرەنسا و سووریا ڕێکەوتون لەسەر گەڕاندنەوەی نزیکەی 51 میلیۆن یۆرۆ لە سەروەت و سامانی دەست بەسەرداگیرا و لە ڕەفعەت ئەسەد مامی بەشار ئەسەد بۆ حکوومەتی نوێی سووریا. دوای ئەوەی حکوومەتی کاتی سووریا ناوی ئەندامانی ئەنجومەنی گەلی ڕاگەیاند، گرژیەکان لە باشووری سووریا بەرز بوونەوە. زۆرێک لە سەرکردەکانی درۆزەکان و دانیشتوانی پارێزگای سوێدا پرۆسەی پێکهێنانی ئەنجومەنەکەیان ڕەت کردووەتەوە و دەڵێن هەڵبژاردنەکان نە لە ڕووی یاساییەوە ڕەوایی هەیە و نە لە ڕووی شەرعیشەوە. وردەکاری زیاتر لەم راپۆرتەی ئیڤان حەسیبدا پێکەوە دەبینێن. پشتی گوهر هفته ناوین لیسته سروک دمکی سوریه احمد الشرع هاتن اشکره کرن هجمارا اندام پرلمانتویا سوریه گهش 207 اندامان جه 210 گوسه اندام جکوته پارزگاه سویدای هج نهاتنه هلبجارتن. روشا آلوز لپارزگاه سویدای و درکتنا ویج کنترول حکومت دمکی پشتی پیلن تندوتوجیه دی تیرمها 2025 ده نهشت گوه هلبجارتن لور بین لدارخستن. روزنامه‌وان درزی ناصر ابو حلا دبیجه گو پارزگاه سویدای بجداری هلبجارتنان نبویه. جبرويه كي او انجام نوير ردكن نحن لا نعترف جبركو سويدا بجداري هالبجارتنين انجمناقل نبويا ام بيناصين باندامن انجمناقل وهالبجارتنا ناكن دماكو سروك دمكي السورياي خوك سروك هالدبجيرا وجالي فراكسيون تشكدار و تيدانين وجالي قلبا ناهيته هالبجارتن ويدمي ام بيناصين بهر اندامن كوجالي وفهاتيه دسني شاكرن دفع انجمنده ناكن من مجلس الشعب. سروك دمكي دليستا خودا كسك جعشير عرب وليس البلعوس فرماندار لشكرية درزية فراكسيونا ميرن رومدار جبو انجمنا قلدستي شانكر افيك درزيا لسويداي هرسكر ينجو البلعوس ببشدار بونا دكونكوجي وتندوتوجيا لديجي وان دا هاتكرن توانبار دكن. احنا مش معترفين فيه كرئيس. ام بيناصين بالشرع وكسرو كومارناكن ونجي بانجمنا قلدكن ويحفتي اندام بجهكرن جبوي انجمنك قوبنابي الشرع نجبوي قل او دستنشان كرن ليس البلعوس نرتيا مناك ام بيناصين جي بيناكن او دتيرمها 2025 ده بو سدما كشتنا قلما كومكوجيا قوتدا 4500 كس شهيد بون وجن راسي دسترجي هاتن لبرجافين ليس البلعوس وكسين دردوراوي بون المجموعه اللي معه
سیاستمدار و اندام کنفرانسا دیالوگا نتوی یا سوریه هیثم صعب دبیجه گو هلبجارتن نیاسایی و روانه و دوی پیشی انجمنا دامزرینر بهاتا اواکرن. لا يوجد بأي دولة في العالم لطولاتك جيهاني برلمانتويك تنيا كسيكا اندامينوي جالية سرو كوماركي وبين دست نشان كرن كنا خود يستاتيوية كروا و دستورية لسرو كوماركي وناغافا گوهزا بيويست بو كجبو دانينا ياسا و مكانيزماين هلبجارتنين انجمنا قل بيشي انجمنا دامزرينر بهاتا آوا كرن قوانين الانتخابات مجلس الشعب طانها جبرنا رخصكرنا بواجويا هلبجارتنين انجمنا قل لباريزگاها سويداي قول دروي كنترولا حكومتا دمكية سوريا 3 كرسيين جتواهي 5 كرسيين باريزگاه نهاتن هلبجارتن. كوميتايا دادوريا بلند هلبجارتنان پیشراس کر گو كرسيين ماي وكا مافك جبو باريزگاه هاتنا وقتاندن. و هلبجارتنا جبو داگرتنا وان دي چه ببه هما گو شرط و مرجن اولهیه باشتر ببن و گنجان ببن. ایوان حسیب دنگ امریکا بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاوبۆچوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. 12 ساڵ دوای ئەوەی داعش خلافەتی خۆی لە مووسڵ ڕاگەیان شارەکە ئیستا گۆڕانکاریەکی گەورەی بەسەردا هاتووە. ئەمڕۆ دانیشتوانی ئەو پارێزگایە دەڵێن هەست بە پارێزراوی و ئەمنیەتی زیاتر دەکەنەوە بەرپرسانی عێراقیش مووسڵ بە یەکێک لە پارێزراوترین پارێزگاکانی ئەو وڵاتە ناو دەبن. راپۆرتێکی دیار جەمال لەم بارەیەوە پێکەوە دەبینی. ئەو شارەی خلافەتی داعش تێیدا ڕاگەنرا و ساڵانێک کۆنتڕۆڵی کرد. ئێستا بەرپرسان بە یەکێک لە ئارامترین پارێزگاکانی عێراق بۆ ژیانکردن ناوی دەهێنن، ئەویش مووسڵە. ژنان و پیاوان ئازادیان بۆ گەڕاوەتەوە و سەردانی بازار و شوێنە گشتیەکان دەکەن. جوڵا کەوتۆتە بازار و هاوڵاتیانی خانەخوێی شارەکە بۆ ئارامی دەیکێڕنەوە. بە هۆکاری بارودۆخی ئەمنی لە سەردەمی داعشدا ئەم دوکانانە هەمویان داخرابوون. تەنانەت نەتدەتوانی شتێکیش بە چارەکێک یان بە 500 دینار بفرۆشتبایە. بەڵام ئێستا لە دوای ڕزگارکردنی ئێرە لە دەستی داعش لە ساڵی 2007ەوە ماشەڵڵا سوپاس بۆ خوا بارودۆخی ئەمنی و ئارامی زۆر باشە و ئیشوکار هەیە. بەلەو تشت گەڕانە بەس حرەکە هەیە و نسبەت وەضعیژی وەضع درستە چ مشکلە نینە. إذا بيجي أبا كردة أبا عربة أبا شبك نينا بتشتغل خرب برأت أيكن فكنت إيك باجيرة ظني باجيرة مثل همي قوميات اللي هێزەمنیەکان لە دوای ساڵی 2007ەوە کاتێک لە دەستی داعش مووسڵیان وەرگرت ئیدی پلانی خۆیان بۆ ئارامکردنەوەی دۆخی ئەمنی گۆڕی بە گوتەی سەرۆکی لیژنەی بەرگری و ئاسایش لە ئەنجومەنی پارێزگای مووسڵ وەزارەتی ناوخۆی عێراق لە ساڵی 2025ەوە مووسڵی بە دووەم ئارامترین پارێزگای عێراق دەستنیشان کردووە. بۆ لە 2017 کە مووسڵ ئازاد کرا تاکو ئەم لە حزای ئێمە لێیەن هیچ کردەوەیەکی تۆرۆریستی ئەنجام نەدراوە. بەمەشەوە نەوەستاوین ئێستا قۆناغێکی ئەستقرار هاتوتە پێشەوە مەرحەلەی بەدواداچوون بۆ تیرۆریستان و یاخود دەستگیرکردنی تاوانباران کۆتایی هات. ئێستا ئێمە لە مەرحەلەی هەواڵگری داین. هەر گروپێک یان کەسانێک هەوڵ بدەن پیشێوی بنێنەوە یان ئەفکاری تونڕەوانەیان بی پێش ئەنجامدانی کارەکەیان هێز ئەمنیەکان دەست بەسەریان دەکەن و دەستگیریان دەکەین. بە گوێرەی زانیاریەکانی هێزامنیەکانی سونرەکە توانیویانە لە ماوەی ساڵانی ڕابردووە تا ئێستا ژمارێکی زۆر لە ئەندام و لایەنگری گروپە چەکداریە تونڕەوەکان دەستگیر بکەن تا جارێکی تر نەبنەوە مایەی
مەترسی بۆ سەر ئاسایشی هاوڵاتیان. دیار جەمال دەنگی ئەمریکا، مووسڵ. ساڵە هەل لە عێراق دەمێنینەوە لەم بە شەشدا سەرنج دەخێنە سەر بەرنمەیەکی نوێ کە لەلایەن نوێنەرایەتی ئەمریکا لە عێراق ڕاگەندراوە کە ئامانجی بەهێزکردنی پەیوەندیە دیپلۆماسیەکانی نێوان ئەمریکا و عێراق و هەروەها بۆ پشتگیریکردنی میدیای ئازاد و پێشخستنی خوێندنە بە زمانی ئینگلیسی بۆ زانیاریش لەسەر وردەکاریەکانی ئەم بەرنمەیە و گرنگیەکەی و چۆنیەتی بەشداریکردن لە بەرنمەکە هاوکارمان ڕێکار حوسێن لە ستودیۆ لەگەڵمان دەبێ. ڕێکار خۆت باس بکە بەرنمەکە چییە و چی نییە؟ بەڵێ زۆر سپاس بەفراو. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ڕێگەی باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا هەلێکی زۆر نایابی دابین کردووە. حکوومەتی ئەمریکا لە نێوان 25,000 دلار هەتا $500,000 تەرخان دەکات بۆ ئەو ڕێکخراوە کەسانەی لە عێراق و هەرێمی کوردستان کە لە بوارێکدا کار دەکەن و ئەو وارە پەیوەندی بە بەهێزکردنی پەیوەندی کللتوری و ئابووری و پەروەرەیی لە نێوان ئەمریکا و عێراقدا هەیە. ئەمریکا ئێستا دەیەوێت پەیوەندەکانی لەگەڵ عێراق لەسەر بنەمای کللتوری و هاوکاری ئابووری بەهێزتر بکات. ئامانجی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەوەیە لەو پرۆگرامە بریتە لە لاوازکردنی ڕۆڵی ڕێکخراوە توندراوەکانی نزیک لە ئێران و پاشماوەکانی داعش و بەهێزکردنی پەیوەندیەکان بە شێوەیەک بەرژەوەندی هەردوو وڵاتی تێدا بێت. دوامۆڵەت بۆ پێشکەشکردنی داواکاری بۆ ئەم پرۆگرامە بریتە لە 15 مانگی داهاتوو. باشە ڕێکار مەرجێن بەشداربوونەیە چنە و کینە و کەسێن کۆ دکارن داخوازی پێشکەش بکەن؟ بەڵێ ساڵح ئەو لایەنەی داواکاری پێشکەش دەکات دەبێت کار لەو بابەتانە بکات کە دەبنەهۆی بەهێزکردنی پەیوەندی نێوان ئەمریکا و عێراق لە ڕووی کللتور و فەرهەنگ و ئابووریەوە. ئەمە هەلێکی زۆر باشە بۆ ئەو کەس و لایەنانەی دەیانەوێت عێراق سوود لەو ئەزمونەی ئەمریکا وەربگرێت کە هەیە بۆ پێشخستنی وڵاتەکەیان. دەکرێت کەسێک بێت یان ڕێکخراوێک بێت داواکاری پێشکەش بکەن بە مەرجی سەرەکیشی ئەوەیە پرۆژەکە بۆ قازانجێک نەبێت، واتە قازانجی شخصی تێدا نەبێت، بەڵکو بۆ پێشخستنی کۆمەڵگە بێت و بۆ بەرژەوەندی تایبەتی و بزنس نەبێت وەکو ئاماژەمان پێبدا. بۆ نمونە ڕێکخراوێکی ڕۆژنامەوانی کار دەکات لەسەر گرنگی ئازادی ڕۆژنامەوانی و ڕوبەڕووبوونەوەی پرۆپاگەندای حکوومەت دەتوانێت داواکاری پێشکەش بکات. ئەمەش بەو پێی ئازادی ڕۆژنامەگەری بۆ دیموکراسەتی ئەمریکا زۆر گرنگە. یان ڕێکخراوێک کار دەکات لەسەر ئاڵگۆری هونەری و میوزیک و کللتور لە نێوان عێراق و ئەمریکا، ئەمەش دەتوانێت داواکاری پێشکەش بکات. پرۆگرامەکە دەکرێت 3 مانگ هەتا 24 مانگ بخایەنێت. ئەو کەسەی پرۆپۆزەڵەکە پێشکەش دەکە ینی دەتوانێت لە کاتێکی کراوەدا کارەکانی ئەنجام بدات و هەموو زانیاریەکانیش لەسەر چۆنێتی پێشکەشکردنی داواکاری بۆ ئەم دەرفەتە لە ماڵپەڕی باڵۆزخانەی ئەمریکا دانراون. زۆر سپاس زانیاریان. جگەل لە ڕۆماڵکردنی هەواڵ و ڕووداوە هەنووکەیەکان بۆ ئێمە کە تازە دەستمان کردووە بە بڵاوکردنی بەرنامەی تەلەڤیزیۆن گرینگە گوێ لە بەردەنگی خۆشمان بگرین و تێڕوانینی خەڵک بۆ دەستگاکەمان ببینین و ببیستین. هەر بۆیەش لەم بەشەدا پەیامنێرەکانمان لە بەشە جیاجیەکانی کوردستانەوە بۆ چوونی خەڵکیان سەبارەت بە بەشی کوردی دەنگی ئەمریکا وەرگرتووە و چاوەڕوانیەکانیان لە دەنگی ئەمریکا خستوەتە ڕوو. بەێ بەفراوبراسی هەنێک ژمارەشاندن من بەری ئەموەرن سوودیم لێ گوهداری کرد واڵکێش بوون داخوازین جوراجور و گەلک بوارین ئەوێ دەهەنا وەکو نمونە لە باژارێ سلیمانیە وڵاتی دەبێژن ینی وێنەیە ڕاستینە نەتەوە کورد ڕاگهینن بەحسا ژیانە خەلکێ و کێشەین سیاسی بکەن دناو گەلک بوارێن دندەژی. پەیامی میدیایی پەیامی نیشتیمانی بێ گرنگیدان بێ بە پرسە نەتەوایەتیەکان بە کللتور و دابوونەریت و بەو دۆزانەی کورد کە تا ئێستا بەداخەوە لەلایەن بێگانەکان یاخود لەلایەن کەسانێک کە دژە کوردن زیاتر دەستی بۆ براوە. هیوادارین دەنگی ئەمریکا بتوانێت ئەو وێنە واقعیە ڕوونە گرنگی کورد بگەیەنێت کە پێویستە بۆ خەمی نەتەوەکە و لە هەمان کاتیشا گۆڕانکارێکی گەورە بکات. گرنگی بە کەناڵە کوردیەکەی بن زۆر گرنگە چونکە هەرێمی کوردستان و کورد بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان لە موقعێکە گرنگایە و کاریگەری گەورەی هەیە لەسەر ئەو گۆڕانکارانی کە لەم ناوچەیە ڕوئەوە هەمیشە ئەمریکەکانیش چاویان لەسەرەتی. هەرێمی کوردستان کێشی زۆرە لە ڕووی میدیاییەوە دەنگی ئەمریکا بێت چاوی لەسەر ژیانی خەڵک بێ، لەسەر بژێوی خەڵک بێ، لەسەر کێشە سیاسەکانی بێ و
تەنە سەر ئەو کێشانی کەرەنێوان هەرێم و بەغدا هەیە ئێمە و خوێنارتی چاومان لەوەیە کە بگەڕێنەوە سەر ئەو کاتی کە جۆرێک لە ڕێکەوتنمانە بوو بەشێک لە بەرنامەکانیمان پەخشە کرد بە خۆشحاڵیەوە گەر ئەوە بگەنەوە و ئاستا ئێمە ئامادەین کە بامان شەوی ڕابردوو بەشێکی بەرنامەکانیان پەخش بکەین. ئەم کەناڵە کە تازە جارێکی ترەکرێتەوە کە جێگایەک بێت بۆی کە بتوانێت ئەو پرسانی کە پەراوێز دەخرێت گرنگی پێ بدە و ئەو پرسانە و خەباتی کە لێرە ژنانە ئەیکات ڕۆژانە بتوانن ئەکسی بکەنەوە نەک هەر ئەوەی کە ببن بە بەشێک لەو میدیانەی تر کە جاری وهەیە لە دژی پرسەکانی ژنان و پرسە مەدەنیەکان کارەکە. ئەوەی کە من بیستمە لە برادرانی بۆردی دەنگی ئەمریکای ئەو کاتا وتیان VOA بریتیە لەوەی کە ئیعلامێکە سیاسەتی ئەمریکا بە دەرەوەی ئەمریکا دەگەیەنێ بەڵام هیوادارم پێچەوانەکەشی هەبێ یعنی خەڵکی دەرەوەی بڵین ئەمریکا دەنجی بگاتە حکوومەتی ئەمریکا. خۆتەزانی لە بەرنمەکانە شێوازی چیرۆکی گێڕانەوە باشترین کاریگەرترین شێوازە بۆی دوێنەر گوێگر هەتا کۆتایی گوێ لە هەواڵەکان بگریت هەتا کۆتایی گوێ لە بەرنمەکان بگریت شێوازێکە لە شێوازەکانی میدیا کە سەرنجی خوێنەر و بینەر و گوێگر ڕاکێشێ ئەم ستایلەی کە پێشتر هەبوو گەر گۆڕانکاری تێدا بکرێت و زیاتر گەر پێشە پێدن زۆر باشە و مێدەوارم وەکو چۆن هەمیشە دەنگی ئەمریکا لە ڕابردوو داهێنەر بوو لە بواری میدیا و مێدەوارم ئەم جارش بە گوڕوتینێکی تریەوە داهێنەرانتر کاری میدیایی بکەن. هەر لەم بارەیەم جارەشە چینە شاری کۆبانی شاری هاوکارم ساڵح بە ساڵح پێکەوە بزین هاوڵاتی و شاریەکانە چ دەڵێن و چاوەڕوانەکانیان چییە؟ ینی باوەڕ بکە هەنەکان جوان ئەز وەکو کەسی دناستیکم ینی ڕونشتفانی کۆبانیژی ناخوازە پرەنگی و بەرفەرەهەی بوونێ ینی ژێ دەنگی ئەمریکای دکن و ژێ بۆ ڕۆمالکردنێدا ژێ ڕەوشە ڕۆژانەیە خەلکێ حتا چاند و هوەرێ حتا بەحسا ژینگەهێژی دکن. ئەم بغۆزن و دەنگی ئەمریکا زێدە باڵێ بکشینێ سەر جورەین وەرزیشێ خۆردان دەبن چێنگێنجا دەبن چ کەسێک گوتنێ vê civakê daş dibe jiyan dike dengê Amerîka balê bikişinê ser wê. سر کسی هانا محتاج بن غزان بن که ظلم الوان دبی کد بنی تنبونی دانه که هاتنه جغبر تنبونی هاتنه هلوشاندنه تشتک تداخواد خانه من غیر عیشت خواه بکن یعنی غزانی خواه غزانی در کبن یعنی شخص که برنگ زاراوای زمین تیده هبه زاراوای چانده تیده هبه و هر چی هانی که نشوبی شخص بحث که نشوبی جبه که پر دولمنده ام بیوینه گرینگی بده دنگ بیجی چانده کردان داخواز آمد دنگ ئەمریکا بیتر راپۆرین خوا لەسەر جنگە هەیە و خوازایە وی باژاری بیتر ئەوە بکەن و بریا هشیاریان راپۆرین خوا هشیارین ناو ویگەلیدا بەڵاو بکەن ji bo ku menaxevî bajarî baş bibe û parastina خوازایە وەرەگرن. والله أنا دخوزن بالنسبة لدنج أمريكا تركيز سر تسهيلات مواد للمتحدين الأوروبيين وتركيز السر انه اداري موجود كان بتشكلي اليكاري متحده بك خاصه بعد 10 سال شوي وتقريبا 15 سال بنجي فمتحدين دائما فترات عدم استقرار دا عيشتبون خاصو هيفين ماش دنگ امريكا كورولا كي ام بيجي جرينكيا كي بده بريا تقارير خا چاند و هنره تشتن هنري ام بيشن كسن برهمدار نفشن نو دالي شوكاري دام بيشن تدید و داره ده یک وقت شغل دستکه که دیدی کسی جرا دبی انرژی یک طاقه که حتی اوج سر خواب کار بکه و بشغله. دنگ ما بگه دنگ امریکا نو ما یعنی ما درخن نو یعنی مجبی اوه درخن یعنی پرتشت هنه هم کانم بکن بس همونی تکس نابینه یعنی خوزن با تشتا اونا مرا اولی کارمون که هم کانمون و نو بخواد درخن. بله ام جوی مجاری بچن مجاره که نرمتر جاران جلو برگن نتوی دبن پرا هری بدو جبو ناسکرنا گلان و جاره لناوندا پایتخت آلمانیای لباجار برلین رنگ و رسانیا جلن کردی بالا هر کسی کشاند. ده چارچوبه هفته مودای برلین دا فستیوال نافدارا به ناو فاشن اوپن ایر ل میدان الکساندر پلاتس هات دارخستن. ده ناو نه دیزاینر ناو نتوی دا دیزاینر کرد شیما زهاوی به براندا خواه شما دیزاین
بەشدار بوو وێ وەکو نونەرا کوردستانê û ئەڵمانیayê karî bû bi nîşandana cilên Kurdiyên resen û nûjen bala organîzerên festîvalê û bînerên Ewropî bikişîne û xewna xwe ya zaroktiyê pêk bîne. بەڵێ ساڵح وەک هەمیشە لە کۆتایی بەرنامەکە دوور دەکەوینەوە لە هەواڵە سیاسیەکان و دەڕۆینە لای جیهانی تۆپی پێ. بەێ هەفکارێ مە سیروان مژارێ ئەو دکێ سیروان لەوێ دەرێ بمەڕەیە دەم باش سیروان ینی بەریان بەرنامەی دەست پێ بکەم ڕاستی تشتێکی وها هەماوەی سیر ڕوو بدا لە دیساژی ڕوو نەدا ینی ئەو بوو هەمانێزیک بوو کۆمەسر لە بەرامبەر ئەرجنتینێ بسەرکەوێ لێ دیسا ئەرجنتینێ بەگەڕاند ڕاستە ینی یەک ji خۆشترین مەبهاورە بەریەم وەرن ستودیۆ مەبهاورە لە ئۆفیسێ تەماشە دەکرد یانی یەک خۆشترین ڕاستی یاریەن جاما جیهانی بوو ئیساڵ دوو بەرامبەر بسێ مصر حتا کێلیکە حیشتێ و سێژی بسەرکەتە بوو ساڵح مسی و هەواڵێن خۆکاری بوون ئەزمونە ئەرژەنتینێ بکار بینن و ناو هەفت بۆ 10 دقان تەف دەما زێدەکری کاری بوون وێ ئەنجامێ بگوهڕن و سەرکەفتنێ یان بنکەتنێ بکن سەرکەفتنەکە بەرچاو و بۆ یەکێژی مصر چوو قۆناغا یان مصر دەرکەت و ئەرجنتین چوو قۆناغا حەشتیان گەلی بینەران جبلی وێژی دۆ یاریە ئەمریکا و بەلجیکایە لەڤر لە هەلبەت لە سیاتل لە باژارێ سیاتل پێکات و ئەوژی بە ئەنجامەکە نەل گۆردەلێ من و ئالیگرێن دنیەن تیمە ئەمریکای بوو 4-1 بۆ بەلجیکای بداوی بوو وەکی دن گەلی بینەران ئیرۆ پشتی چەند خولەکان گێمەکە دن دناوبەرە ئەمبێژن کۆلۆمبیا و سوئیسرا یا هەری داویە ئەبێژن لیستەکە هەری داویە قۆناغا شازدانە کۆ بۆ یەکێ ناوێن هەموو تاخمێن فوتبۆلێ یەن نیشتیمانی بەردەوام دەکەن ئەگۆم بێتر بەحسافەیەکێ بکن نوها ji بەلجیکایە ناوبژێوانێ فوتبۆلێ نامنەتەوەیی کاکە دانا حەمەکەریم بمەڕێکەک دانا بخێر هاتی بەری هەر تشتی ئەس بدلێکی خەمگین پیرۆزباهیە لە تە دەکەم ji ber got tîma welatê te zora tîma welatê me bir kek dana بگشتی te çawa ew gêm dît بەڵێ سلااو کاک سیروان بەڕێز ڕێز و خۆشەویستی بۆ بەڕێز و بینەرە خۆشەویستەکان لە ڕاستیار چەنە یاریەکە لە کاژمێر دوی بەرەبەیان بە کاتی بەلجیکا بەڕێوە چوو بەڵام هاندەران و ئەوانەی کە خۆشەویستانی فوتبۆل هەموو بە دیار یاریەکەەوە دانیشتون کاتە نزیکەی چواری بەیانی درێژەی کێشە هەروە کۆزانی کاک سیروان ئەم یاریە مشتومڕێکی زۆری دروست کرد پێش دەستپێکردنی یاریەکەویش بە لابرنی کارتە سوورەکەی یاریزانی ئەمریکی کامە مشتومڕێکی زۆری هێنا لەگەڵ خۆیان و هەروە پێشێتی تۆپی پێی بەلجیکا داوای ئەوەی کرد کە ئەوە قبول نەکرێت تا یەکێتی تۆپی پێی ئەوروپاش بەیانامەی لەسەرەوە دەرکرد بەڵام فیفا بەپی یەکێک لە بڕگەکان وتی ئەمە سزاکە ماوە بەس ئەتوانین دوای بخێن بۆ ساڵی ساڵێکی ڕاستە بەڵێ بۆ گەڕانەوە بۆ یاریەکەی دوێنێ شەو ئەرۆک و بینیمان پێش چەند مانگێک لەمەوە پێش بەلجیکا و ئەمریکا یاریەکی دۆستانەیان کرد لە یاریێشە بەلجیکا توانی 2 گۆڵ بەرامبەر 5 گۆڵ یاریەکە بێتەوە دوێنێش مدەڕیبی بەلجیکا ڕاستیەکەی بە تشکیلەیەک یاری کرد حتا بۆ پیشەگەرانی بەلجیکاش سیر بوو بەلایەنەوە کاتێک کە با بڵێن گۆڕانکاریەکی زۆر گەورەی کرده بوو ئەمە جێگای سەرسوورمان بوو بەڵام ئەوەیە زیرەکی ئەو فێرکەری بەلجیکا لەوەیە زۆر باڵادەستی بەدەزێنا هەرچەندە من بەڕاستی بڵێم ڕاستە تۆپی پێ بەشێ هەڵەکردن لە تۆپی پێیا بەشێکە لە یاری ئەو هەڵەی کوشندەی گۆڵچەکەی ئەمریکا کردی بۆ بەدەزێنانی گۆڵی سێم زیاتر یاریزانانی ئەمریکای سات کردەوە و گۆڵی چوارەمیش لە دەخەکانی ئەخیرا دیسان بە هەڵەیەکی بەرگریکارەکەی ئەمریکا بوو ینی ئەتوانم بڵێم یاریەکە بە شێوەیەکی گشتی ئاستی بەرز بوو بەڵام ئاستی بەلجیکا زیاتر بەرزتر بوو لە ئەمریکا چونکە ئەمریکا
لە ساڵانی باڵێن چەند ساڵێکی زۆر نییە کە بە تایبەتی ئەمان کە پێڵێن سۆکەر لای خۆتان زۆر تا سەژ ئەترافی پێ ناکەن ئیلا فوتبۆڵ ئەمریکیەکەی خۆتان نەبێ بڵێن زیاتر بۆیە لەبەرەوە بەلجیکا تەوان لە ساڵانی ڕابردووە و زۆر خبرەی زیاترە بۆ بەشداربوون لە جامی جیانی بەس کاک دانات دبینە ینی دچار یاریەن پێشیدا ئەمریکا ئاستای بلند بوو ینی تەنێ دوێ یاریەدا ڤەگەریا ینی ئاستاوی گەلێکی داکەت بالکێش بوو و دوێ قۆناغێ دەبووی شکلی و بەلکیش بەرگ و گەلێک فشارژی لەسەر تیمە ئەمریکی هەبوو کۆ تایبەت پشتی مەسەلا پرزگرێکە کارتاسۆر و ئەو بریارە کۆ هاتە داینجالیە فیفا بە هەر حاڵ ینی مەسەلا تەکنیکی و مەسەلا ناوبژیوانیە تەڤلی هەبوو و بریارین وسا و هەلبەت سیاست کەت ناو سەرۆکی ئەمریکی دانالد ترامپ دۆ بەحساوەیەکێ کرد بە هەر حاڵ کاک دانا ئەستخوازم بەحسا ji ber got derfet nebû berî em werin stûdyo ya Misr û Argentina bidawî bû lê helbet te temaşe kir tu çawa heger bi Kurtî tu behsa wêyekê bike Misr yanî heta deqiyên dawî jî yanî lîsteke gelkî mezin lîst çi bû heta ku Misr her tişt dest da û Arjentînê her tişt guhart بەڵێ سێریکە کاک سیروان بەڕاستی بە ئێمە ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە من وەکو ناوژیوانێک ئەگەر لە ڕوانگەی ناوژیانێکەوە سەیری بکەم گلەی گازاندە لەسەر چی هەیە هەمیشە بۆ وڵاتە بچکۆلەکان ئەو وڵاتانی مثلەن مەسەر پێش ئەوەی گۆڵێکی کرد پێش گۆڵی دووەم گۆڵێکی تریشی کرد وار گەڕایەوە بۆ فاوڵێک کە لەو سەری ئەو سەر بوو پێش تقریبا هەتا گۆڵەکە کرا زیاتر لە 10 چرکەی خایان گەڕانەوە بۆ حاڵەتە بەڵام ئەگەر بە هەمان شێوە بینەوە بۆ یاریەکەی فەڕەنسا و پاراگوای ئەو هەموو شتە ڕوویان بە هیچ شێک نەگەڕانەوە بۆ بار ئەمە تەوان گلەی و گازاندەیەکی زۆرەیە چونکە من لەگەڵ ئەویان بگەڕێیتەوە 100% ئەوە یاسایی ئەگەڕانەوە بۆ پاولی یەکەم کە ڕوویە بەڵام خۆزگا هەموو یاریەکان بە یەک پێوەربەیە ئەوە جێگەی گلەیە کاک سیروان بەڕاستی ئێمە لەبەری کاتشمان نییە ئەتوانین وەکو باسمان کرد کاک سیروان پێشووتر ئێستا لە 100 دوو تیپی ئەوروپی ئەگەر فەڕەنساش لەگەڵ مەغریب یاریەکات دوو تیپی ئەوروپی ئەگاتە قۆناغی چواری زێڕین چکە یاریەکیان لە نێوان نەرویج و ئینگلترا یاریەکەی کە ئیسپانیا و بەلجیکا اینجا فەڕەنسا و مەغریب لەم بەری سوئیسرا ماوە لەگەڵ کۆلۆمبیا ئەگەر دوو تیپەکەی ئەمریکای جنوبی ئەرجنتین و کۆلۆمبیا ئەگەر کۆلۆمبیا بیباتەوە یەکێک لەو تیپانەش یعنی ئەو کاتە بزانین ئەگەر مەغریب بەرامبەر فەڕەنسا بزانین چیە کات ئەگەر مەغریب بیباتەوە و ئەرجنتین و کۆلۆمبیایەکی چەمبڕۆنای یعنی ئەو کاتە دوو تیپی ئەوروپی بەرامبەر تیپێکی ئەفریقی و تیپێکی ئەمریکای باشوور ئەتوانن یاریانی نها بەحسا مەغرب تێکردن وەک یەک نەما ئێدی سوپرایزە نەما ئێدی تشتێکی وڵاتێکی بچووکە هەستێکی ڕەشە و دوێ قەرمانی دەیە ئەفجارە دووەمە ینی تژی ولۆ پێ هەست دەکە کۆنهای مەغرب ji وڵاتên mezin di فۆتبۆلê de tê dîtin بەدڵنیاییەوە کاک سیروان لە بەرنامەکانی کەشە ئیشارەتمان پێکرد لە دوا پاڵەوانێتی 2022 مەغریب توانی ئاستێکی زۆر بەرزی پێشکەش کردووە پلەی چوارەمی لە سەر ئاستی جیهان بەدەزێنا کامەش پلەیەکی بەرزە بۆ جامی جیهانی و ئێستا ژیانی یاریەکەی لەگەڵ فەڕەنسا زۆر ئاسان نابێرەوە کۆی ئەمڕۆژ وەکو بەڕێزی ئیشارەتی پێکرد مەسر بەرامبەر ئەرجنتین بەڵام بەدڵنیاییەوە ئەرجنتین بۆ هەموو خیبرە و یاریزانە باش و بەلیاخە زۆرەوە توانی ڕیمۆنتادایە کا بەسەر هەڵبژاردەی مەسر و خۆی بگەێنێتە قۆناغی داهاتوو بەڵێ بڕاستیژی یاریەک گەلێکی باڵکێش بوو کەک دانا ئیرۆ وەک من دەستپێکی دەژی گوت کۆلۆمبیا و سوێسرا دلیزن بۆ یەکێژی قۆناغا 16 بەداویت بە قۆناغا هەشتان ئەم بێژن پشتی دوو ڕۆژان دەست پێت کە سبەت یاری نینن کەکدانا ئەمێ بە بەردەوامی لەگەلتە و میێوانین مێدنیە وێ بەرنامەیە وان بژاران بەحسبکەین جارێک دنگەل لەگەلێک سپاس بۆ بەشتەریاتەکە کە دانا ناوبژیوانێ ناودەوڵەتیە فەتوەڵی سپاس سەر بژی سپاس بۆ ئێوەش کات سپاس بەڵێ ساڵح و بەفرا و جارێک دن تێم جەمووە سیروان پێم وابێ هەر جوانی یەکێک لە شتەکانی فوتباڵ ئەوەیە کە پێشبینی ناکرێوە گیاریەکەی ئەمڕۆ کە تۆ دڵت خۆش بوو هەتا نیوەی سەرەتایی دڵخۆش ڕاستی هەردووژی خۆش ینی بدلێ من بوو کۆکیب سەرکەتەبە متخواست مصر سەرکە بۆ وڵاتێک چوچک لێ وەختە گوت وڵۆی دڵە بینەرانی عزیز گەیشتینە کۆتایی ئەم بەرنامەیەشمان و سپاس کە لەگەڵمان بوون و هیوادارم توانی بێتمان گرنگترین هەواڵ و بابەتەکانمان پێشکەش کرد بێتن هەر شاد و بەختەوەر بوو.
سلام به برنامه خبری صدای آمریکا خوش آمدید. امروز سه‌شنبه هفتم ماه جولای سال 2026 میلادی است. من سحر عظیمی هستم. در برنامه این ساعت شما را در جریان تازه ترین گزارش‌های جهان قرار می‌دهیم. اما نخست سرخط خبرها. دونالد ترامپ رئیس جمهوری ایالات متحده برای اشتراک در نشست سران ناتو امروز به انقره رسید. رهبران ناتو در پاسخ به درخواست ترامپ مبنی بر افزایش بودجه دفاعی امروز قراردادهای دفاعی به ارزش $10 میلیارد را اعلام کردند. در اثر اصابت کم از کم 2 میزایل بر 2 کشتی تجاری در حال عبور از تنگه هرمز، خسارت قابل توجهی به یکی از این کشتی‌ها وارد شد. و برنامه انکشافی سازمان ملل متحد در گزارش جدیدش بر علاوه بحران عودت کنندگان از عدم مسئولیت غذایی، معیشتی، فقر، کمبود آب، کاهش کمک‌ها و محدودیت‌های گسترده بر زنان در افغانستان هشدار داده است. در برنامه این ساعت در مورد نشست ناتو سید عیسی‌الرحمن از محل برگزاری اجلاس ناتو گزارش لحظه به لحظه را به ما ارائه خواهد کرد و میرویس رحمانی در مورد افزایش بودجه دفاعی ناتو گزارش میده و نجیب الله احمدیار تحولات مربوط به ایران و آمریکا را در سایه نشست ناتو برای ما پوشش خواهد داد. با ما باشید. دونالد ترامپ رئیس جمهوری ایالات متحده آمریکا برای اشتراک در نشست سران سازمان پیمان اتلانتیک شمالی یا ناتو ساعت قبل وارد انقره پایتخت ترکیه شد. نشست سران ناتو با میزبانی ترکیه که برای 2 روز برنامه‌ریزی شده امروز آغاز شد. همکارم سید عیسی‌الرحمن که برای پوشش خبری نشست به انقره سفر کرده از محل برگزاری آن در برنامه با ماست. عزیز، ترکیه پس از 22 سال بار دیگر نشست سران ناتو را میزبانی میکنه. اهداف این نشست چی هست و روز نخست این نشست تاکنون چگونه پیش رفته؟ تشکر سهر جان. سلام به شما و سلام به بیننده های ما. خب روز نخست نشست سران ناتو تقریبا به پایان رسیده. آخرین برنامه‌ای که برای روز نخست در نظر گرفته شده بود ضیافت شب با اشتراک رئیس جمهور دونالد ترامپ و سایر سران ناتو بود که همین اکنون این برنامه ادامه داره. این نشست 2 روزه تحت تدابیر شدید امنیتی امروز آغاز شد و تمرکز روز اول این نشست بر مجمع صنعت دفاعی ناتو بود که برخلاف جلسه عمده رهبران ناتو این مجمع بر توانایی‌های دفاعی ناتو متمرکز بود و در مجمع امروز مارک روتا منشی عمومی ناتو قراردادهای دفاعی به ارزش $10 میلیارد را اعلام کرد. ولی در کل نشست امسال سران ناتو روی اهداف مختلف و متعدد برگزار شده است. عمده‌ترین هدف بحث و توافقات در مورد افزایش بودجه دفاعی اعضای ناتو است. رئیس جمهور دونالد ترامپ همواره گفته که بخش بزرگ بودجه دفاعی ناتو را ایالات متحده بر عهده دارد و بر پایان این کار تاکید دارد. همچنان در نشست امسال پیرامون تحقق اهداف صحبت و ارزیابی آن می شود که در نشست سال گذشته البته سال گذشته پیمان این اهداف تعیین شده بود. هدف دیگر این نشست موضوع ادامه کمک با اوکراین است و انتظار میره که در مورد افزایش نقش اروپا و افزایش کمک اروپا با اوکراین بحث شود. علاوه بر این موضوع اقدامات بازدارنده و تقویت امنیت جمعی ناتو بخصوص در شرق اروپا و قطب شمال می باشه. سحر جان. رئیس جمهور ترامپ در جریان روز با همتای ترکیه خود هم دیدار کرد. در این مورد چه اطلاعاتی در دست داریم؟ خب رئیس جمهور دونالد ترامپ دیدار خود را با رجب طیب اردوغان با ستایش از رئیس جمهور ترکیه و روابط میان واشنگتن و انقره آغاز کرد. رئیس جمهور دونالد ترامپ گفت که ترکیه نسبت به بسیاری کشورهای دیگر وفادارتر است. ترامپ همچنان در مورد فروش طیاره‌های جنگی F-35 به ترکیه گفت که در این مورد روی یک تصمیم غور میکنه. ترامپ همچنان گفت که واشنگتن آن تحریم‌ها را نیز رفع می‌سازد که ایالات متحده در سال 2020 به دلیل خرید سیستم دفاعی S-400 روسیه توسط ترکیه بر انقره وضع کرده بود. Well, it's a decision we're going to make. We have a very good relationship.
مرد بسیار مشهور، وزیر امور خارجه آلی و اسکات بسنت و پیت هگزت و دیگران همکاری بسیار نزدیک داریم. ما تحریم ها را لغو خواهیم کرد. وقت آن رسیده است. ما نمیخواهیم دوستان را تحریم کنیم. خیلی ساده است. خب در این دیدار ترامپ علاوه بر موضوعات مرتبط با ترکیه در مورد موضوع اوکراین نیز صحبت کرد و گفت که به تازگی با رؤسای جمهوری اوکراین و روسیه صحبت‌های تلفنی داشت و افزود که فکر می‌کند که هر دو رهبر می‌خواهند تا یک توافق کنند. ترامپ ابراز امیدواری کرد که یک توافق به زودی صورت بگیرد. رئیس جمهور دونالد ترامپ قبل از دیدار با رجب طیب اردوغان مورد پذیرایی گرم او قرار گرفت. اردوغان نه تنها در قصر ریاست جمهوری ترکیه از ترامپ استقبال کرد بلکه با پایگاه هوایی اتمیزگوت نیز رفته بود تا از رئیس جمهور دونالد ترامپ پذیرایی کنه. دونالد ترامپ علاوه بر دیدار با رجب طیب اردوغان فردا دیدارهای با ولادیمیر زلنسکی رئیس جمهور اوکراین و همچنان احمد الشرع رئیس جمهور سوریه نیز خواهد داشت. سحر جان. در کنار دیدارهای ترامپ قرار بود که امروز مارکو روبیو وزیر خارجه ایالات متحده یک سلسله ملاقات‌های داشته باشه. در رابطه با این موضوع اگه میشه برای ما بگو. دیدارهایی که مارکو روبیو امروز داشت همه پشت درهای بسته صورت گرفت. دیدار اول مارکو روبیو با اشتراک وزیران خارجه ناتو امروز با شرکایشان از ابتکار همکاری استانبول بود. البته ابتکار همکاری استانبول یک چارچوب مشارکتی است که در سال 2004 توسط ناتو به خاطر تقویت همکاری‌های امنیتی و دفاعی با کشورهای شرق میانه بخصوص در منطقه خلیج فارس راه اندازی شد. در این دیدار وزیران خارجه بحرین، کویت، قطر و امارات متحده عربی نیز حضور داشتند. علاوه بر این روبیو امروز با وزیران خارجه ژاپن و کره جنوبی نیز دیدارهای داشت و قرار است تا دقایق دیگر در یک ضیافت با وزیران خارجه شورای ناتو اوکراین نیز شرکت کنند. تشکر از گزارشت عزیز.